عزیزانم خۆشەویستانم ڕۆژان شادووەم کاتتان باش جارێکی تر بەئێوەی ئازیز بەڵێ عزیزانم خۆشەویستانم ڕۆتان شادووەم کاتتان باش جارێکی تر بە ئێوەی ئازیز شادەبمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆجی هیوا وەک هەفتەی ڕابردوو بەڵێنمدا بوو ئەم بەرنامەی دیالۆجی هیوا سەبارەت بە کۆرۆنا ڤایرۆس و ئەو ڕێوشوێنانەی کە جیراونەتە بەر بۆ بەرپرسکردنەوەی بە جۆرێک پێوترێ ئازادیەکانی تاک یاخود ئیجبارکردن یا فەرزکردنی ڤاکسینی کۆرۆنا و ئەو خۆپیشاندان و ناڕەزایی و ئەو جوڵانەوەی کە لە بەرامبەر ئەم ڕێوشوێنانە یاخود لە بەرامبەر ئیجباریکردنی ڤاکسینە کەوتوتە ڕێگە لە ڕۆژان و هەفتەکانی ڕابردووە ئێمە لە زۆر شوێنی وڵاتان لە زۆر وڵاتان و لە زۆر جێگا خۆپیشاندانی زۆر فراوان و گەورەمان بینی لەلایەن ئەوانەوە کە ڤاکسینی کۆرۆنا ڕەت ئەکەنەوە و مبەررێک بۆ ئەوەی کە ڤاکسینی کۆرۆنا ڕەت بکەنەوە یاخود نەک هەر تەنها ڤاکسینی کۆرۆنا ڕەتەکەنەوە تەنانەت ئەو ڕێوشوێنەش کە گیراوەتە بەر بۆ ئەوانەی کە ڤاکسین ناکەن ئەوانەش ڕەتەکەنەوە پێیان وایە ئەمە تەدەخولە لە ئازادی تاکە باسی ئەم ڕۆمان سەبارەت بە پەیوەندی ئەم دوانەیە بە یەکترەوە لەلایەک ڕێوشوێنێکە گیرێتە بەر بۆ پاراستنی تەندروستی گشتی کۆمەڵگا لەلایەن دەوڵەتەکانەوە ئەو سیاسەتانی کە پەیڕەوە کرێ و لەلایەکی تر ئەو جوڵانەوانی کە پێی وایە ئەمە تەدەخولە لە ئازادی تاکە و بە جۆرێک لە جۆرەکان پێشێلکردنی ئەو دەستکەوتانەیە بینێکە بەشەریەت لە بواری ئازادەکانی تاکە بەدەستی هێناوە من دیارە وەک عادەتی وەک بەڵێنمدا بوو میوانێکە بۆ ئەم بەرنامەیە هاوبەشی من ئەبێت دکتۆر تۆمە حەمیدە لە ئوسترالیاوە بەخێراتی تۆمە ئەم کاتت باش مێدەوارم کاتێکی باشت دەبێت زۆر سپاس دەکەم کە بەشدار بووی لەگەڵ منە بۆ ئەم بەرنامە و داوەتی منە قبوڵ کرد زۆر سپاس شەماڵگیان دەستت خۆش بێ بۆ ڕێخستی ئەم فرسەتە بە نەزەری من ئەم مۆزۆعێک زۆر مهمە و ئێمە ئەبێ وەک کەسی کۆمونیست و چەپ و ئەبێ قسەیەک زۆر وازەحمان هەبێ لەسەر مۆزۆع زۆر سپاس بەڵێ بینەرانی عزیز وەک وتب دکتۆر تۆما لە ئوسترالیا ئەژی ئەو سەرڕایەوەی دکتۆرە چاودێرێکی سیاسیە بنوردبینی زۆرم لێبینی و لە زۆر مەسایلە و پێم وابێ ئەم بەرنامەیە توانێت هەم بەو پێی کە ئەو دکتۆرە هەم لەلایەکی تر وەکو چاودێرێکی سیاسی وردبین ئەتوانێت زۆر بەسوود بێت ئەوشم بیر نەچێکە دکتۆر تۆما لە هەمان کاتە ئەکتیڤیستێکی سیاسیە و ئەندامی حیزبی کۆمونیستی کرێکاری عێراقیشە تۆمە من عادەتەن ئەم کێشەم لەگەڵ بینەرانما هەیە هەمیشە پێیان وایە کە ئەمە بەرنامەیەک وەکو بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی و من وزەیە ئەم پێشکەشکارم بۆ قەناتێک کارەکەم و میوانێکە ئەیهێنم ئەبێ من پرسیاری لێکەم و ئەو وەڵام باتەوە من پێم وایە من و تۆ لەسەرەوە متتەفقین و تۆ خۆشت دەمەت خواستووە کە ئەم بەرنامەیە زۆرتر وەکو دیالۆگێکا بترن لەوانەیە دێباتیش بێ ئەگەر وشان نظرمان یاخود تێگەیشتنمان بۆ بابەتەکە جیاواز بێت توانێت وەکو دێباتێک بێ و تۆ لەم بابەتەوە خۆت ڕازیت و بەم حسابە بینەرانمان ناتوان گلەیمان لێ بکەن دروستەوانە؟ زۆر دروستە زۆر متتەفقم لەگەڵەوە زۆر چاکە زۆر باشە کەوا بێ پێشەکی زۆرتر ئەچینە ناو بابەتەکە بەڵام یەکشتر بیر نەچێ من بینەران داواتان لێکەم خوازیارم ئەم بەرنامەیە کە بینن لە لای خۆتانەوە لایکی بکەن هەوڵ بن بڵاوی بکەنەوە لە سوشیال میدیا و بینەرانی زۆرتر بۆ کەناڵی یوتیوبی هیوا زیاد بکەن و هەوڵ بدەین ئەم کەناڵە ببینە پێشەوە تا بتوانین باری سەرنجی خۆمان و
نظری خۆمان بگەێنین. باسی ئەمڕۆمان ئێمە لەسەر دوو مەسەلەیەکە لە بەرامبەر یەکترا ڕاگیراون، یەکێکیان لەلایەک ئازادیەکانی تاکە، ئەوی تریان تەندروستی کۆمەڵایەتیە. ئەم دوو مەسەلەیە لە بەرامبەر یەکترا ڕاگیراون و ئەوانەی کە ڤاکسینی کۆرۆنا ڕوتەکەنەوە لەو ڕوانگەیەوە ڕوتێکەکەنەوە کە ئەمە تەدەخولێکی مباشرە لە سەر جسمی ئەوان، یاخود فەرزکردنی تەدەخولی دەوڵەتە لە جسمی ئەوانە، لە لاشەی ئەوان، ئەوان تەنانەت ناتوان کۆنتترۆلی جستەی خۆشیان بکەن. وە نەک ئەمە بەشێک پیان وایە کە هیچ هەر جۆرە مەحدودێک دروستکردن، هەر جۆرە ڕێگری دروستکردنێک لە بەرامبەر ئەوانەیە کە ئەمە ڕەتەکەنەوە دووبارە ئەمەش هەر جۆرێک ئیستیبدادە. دیارە ئێمە بینیمانە لە شوێن و جێگاکانی جۆر بە جۆر هەندێک جار خۆ پیشاندانەکانێکوێتە پێکدادان و هەتاکو ئەوانەی کە لە دژی ڤاکسینن ڕێگان لێ ئەگیرێکە نەزەری خۆیان دەربڕن، ئەمەش بۆ خۆی مەسەلەیەکی ترە. وە دووبارە قسە لەسەر بنەماکانی ئەم جوڵانەوەیە، ئەمەی کە ئەم جوڵانەوەی بۆ هاتوتە مەیدان و چی واکا کە ئەم جوڵانەوەی دەرکەوێ، ئەو فاکتەرانە چین کە بەشدارن تایە و لە ڕووی پێکاتیشەوە ئەم جوڵانەوانە پێکاتەکەیان چییە. و بەگشتی نەزەری ئێمە سەبارەت بە مەسەلەی ڤاکسینی کۆرۆنا، کێشەی کۆرۆنا و ئەوەی کە لە ڕابردووە ئێمە بینیمانە 2 ساڵەکە بەڕاستی ژیانی بەشەریت لە بەرامبەر تەنگ و چەڵەمەوە کێشەی زۆر گەورەیە ڕاگیراوە، تێڕوانیمان لە بەرامبەر ئەمەیان چییە، ڤاکسینی کۆرۆنا پەیوەندی لەگەڵ سەرمایه‌داریە چییە، ڕەخنەمان لە سەرمایه‌داری سەبارەت بە کۆرۆنا چۆنیە. ئەوەی بتوانین و پێمان بکرێن لەم بەرنامەیە کە بە بەشداری تۆما گفتوگۆکەین هەوڵەدەین وەڵامیان پرسیارە بدەینەوە، یاخود ما بڵین پرسیارەکان کۆنکرێتترکەینەوە، ئەمە توانێت تعبیرێکی دروست بێ. گەڕوامان کردوێ من خۆم بەسەرکەوتووە خۆم میوانەکەم بەسەرکەوتووە زانین، ئەگەر توانی بێتمان پرسیارەکانیش کۆنکرێتکەینەوە بۆ وەڵامدانەوە ساز و ئامادەیانکی. بەرحاڵ تۆمان لەوە زیاتر وەخت نەگرم، من بەم پرسیارە دەست پێەکەم، ئایا ئەوەی کە سەبارەت بە ئەم جوڵانەوەی ئەوتیاخود ڕەتکردنەوەی تەنانەت ئەو ڕێگە و شوێنانەش کە ئەگیرێتە بەر بۆ ئەوانێک کە ڤاکسینیان نەکردووە ئەو ڕێگریانە بەشێک ئەمە بە پێشێکردنی ئازادی تاک ئەزانن و پێیان وایە هیچ مبەررێک نییە بۆی کەوا ڤاکسین بکرێت، هیچ مبەررێک نییە بۆی کەوا فەرزی ڤاکسین بکرێت و هیچ مبەررێک نییە بۆ ئەوەی کە ڕێگری لەوانە بکرێتکە ڤاکسین ڕەتەکەنەوە. لەم بابەتەوە ڕای تۆ چیە؟ من دواتریش دیارە قسەی خۆمە بفەرموو. بەڵێ من ڕایم هەیە لەسەر ئەم مەسەلەی ئەویدی بۆ خەڵک ڤاکسین وەناگرم دژایەتی هەیە لە بەرامبەر ڤاکسین یان هەر ئەو ئەجراعاتانەی ترکە حکومەت وەلاگرێ یان دەوڵەت بۆ مەثەن دەست ئەباتە ئەمە پێش تشتی تر بۆ مەثەن تەوعیەکردن ئەوانە مەثەن بەکار نهێنە. ئەم مۆزوعانە هەموو لە شوێنی خۆی، بەس ئەگەر بێ سەری ڤایرۆسی ئەم ڤایرۆسە بکەی پێویست ناکات مثلا تو خەبیر بی لە قانونە یان لە سەحا یان لە مەسەل علمی ئەخلاق تاکو بزانی کە ماندێتکردنی یان ئەلزامیکردنی ئەم ڤاکسین لە زۆر دەوڵەت لە زۆر شوێن نەک بەسەر ڤاکسین حتا و ئجراعاتانی ترکاویدی چی داخستنی مثلا ئەویدیە شارەکانە چی شوێنی کارن هەرچی بێ ئەوانە کە مبەرڕن. ئەگەر تو سەیریکەی لە حەد لەو کاتەوە کە ئەویدی مجتەمەعی عەسری دەستی پێ کردووە هەندێک حالات هەیە کە ماندێت ئیتر ئەویدیە تەبریرەکرێ، یعنی ئەتوانی بڵێ ئەویدیە حەقانیەتی هەیە. یەک مەثەن ئەم لەم ڤایرۆسە بڵڵەبەت لەم ڤایرۆسە ئەمە ڤایرۆسێک زۆر خەتەر بوو. ڕاستە ئێستا مەثەن ئۆمیکرۆنمان هەیە تەڕادێک کەمتر ئەویدیە، بەس ئێمە ڕاستە نەگەشتنە ئۆمیکرۆن. حتى لا باري اوميكرون كري قسم كاين چند خطر چند خطر نییە، بەس ئێمە دەستمان پێکرد بە ئەلفا دوای بێتا گاما گەشتە دلتا دوای گەشتە ئۆمیکرۆن ئیتر ناکرێ ئێمە ئەمان هەموو لە بیرمان چێ ڕاستن بین ئۆمیکرۆن ئەوانە خەتەر نییە لەبەر ئەوە ناکرێمان بکرێت. تۆ سەریکە ئەم ڤایرۆسە خەتەر بوو، ئەمە جەدەلی تیانە بوو لە بیدایە تقریبا 1 تا 2 لە 100 ئەو کەسانە کە ئیگرت خلق أمرت أما يكيك لنفسي كات بغض النظر كشي أبدي دعاية كريوانا فاكسين هيا أم فاكسين أنا اشترى ديك آمن وسيفن أوي تشتي سيام كأبديام إما بيوست معنا
جينا مناعي قطع بكابيالين مناعي قطع شيء يترحشتها لصد يعني نوات لصد لخلق أبي مناعتي أنا هبي بشكلك سيفترين يعني شون أبي دي بلي أمترين وسيلة جيدة أم حالته أو يك خلق فاكسين يعني بسريعترين وقت جيدة أو شوينا يتر فاكسينه غيري أو دي أجر سيدي كي مثلا أو شوينا أنا كفاكسين ما نديت يعني كرد يتر معدلي فاكسين كردن زيابه معدلي التزام كردن بم إجراءات أنا حكي إجراء به زيابه لقلاوش من أوديم دي جوام كأما وسيلة كم به يعني حتى عندك شوين يتر بيوستي بيناك مثلا عندك شوين مثلا أستراليا معدل تقريبا قاشتا نواتو نزيق بنواتو بينجوانا يتر أما أودي نابي يتر شون بلي حاجة مانية بما لنفسي كات أجر سيري كي مثلا أجر كسك لو وضعي أودي كورونا هرشي عدوايك بمستواي به إذا كسك التزامك ما أودي فاكسين والنجري التزامش نبا أودي باشا فاكسين والنجري استب أكري دواي باسكن أودي خياراتي ترتشيا برامبر فردك فاكسين والنجري تشتي تلاتواني بكايتر بس أجر تو التزام نكر بو أودي إجراءات أني تر فاكسين والنكر يتر أودي تيانية ديبيتي تيانية كأما زرر بخلق أودي أكلي يعني خلق يتر توشبه زور خلق هي يتر مثلا حتى بروا مثلا جارية كم فاكسين صد تو أودي ناكا بروتكشن ناكا استوى أكلي حتى باسي أوكي صد بروتكشن عندك خلقش هاي ناتواني أودي سبب يجي حتى سبب ناتواني فاكسين والجري حتى والجري مناعتي بودرسنا يكيك مثلا توشي سرطان لسر كيموثيرابي يتلم حالته أول سيلة بدس مانا يتر أويا كأواني تر كدورو بري أم خلقانا فاكسين والجرن إجراء التزام كان بإجراءات يتر أما للاي لبر أو مثلا أودية تبريرك تبريري هيا حتى يجر مقارنة كي مثلا بتشتي ترك الزامي كراون مثلا أودي سيد بيل أم قايشي أمان كلا ناو سيارة يتر جان برلمانديت مثلا ترافيك لايت مثلا نحن كسازاني خو ترافيك لايت أودي أما شيء خو مانديت مجتمع دولة مانديت بس بناوي مجتمع قانون يقدر يتركه تو أودي بروي لم ترافيكا يتر أبي قانونك هبيتر يكتر أودي نكين توشي خطر نكين أجر يجي بيو أوديك بلا ولا من أما حقمها بيتر التزامنا كون لازم شيء لا بس كمل قاش حقي هي سيف به يعني توشي خطر نبي أما يتر أمدو حقنا أبي أوديك توازني بين دروسكي يتر لقل أوش أجر كسك هاتو وتي مانديتنا كم أوانا أبي يتر بزاني كومل قا شون تعامل لقل أوانا بك أوش نيا يتر وك هندك شوين أكري يتر مواطني درجة دو سيريان أكري تعاملك زور خراب أوديان حتى تجاري زين شلون توما من لقلتهم باللي راد بقرم ببورا من لقلتهم ديالك إجراءات كان كأكري بير متناسب لقل هنا والله زين شلون توكل تاريخ دانشي أو تارك هالسير كسر لنا تارك بكاتك كتارك في الله خلق دابني شوانا وهم كاتك لو كاتنا برزبيتو قاشكي كاتو ربنا تاركية تؤشر هرچونك السيديكي وانا أجر سيكوريتي ناو تارك كسكي قرتو برديان لشونك دسيان بستو دانا بستيانوا توناتوني بلي أما مخالفة كردني آزادي سياسية وكردنا ضبط كردني كسك أبو باراستني دۆخی ناو تارەکە ئەوە خۆمان دیتە ینی تۆ بۆچی کەسەکە ناڵێ من ئازادم قاشی خۆمەکەمەوە کاتی تارە فڕی ناوانە من هەڵەسم و ڕەمەوە خۆ تارەکە بەرز بۆ نزم بۆ سەرمای بە سەقفەکەیان مردم خۆم خەتا بەڵام وانە لێرەیە چونکە ئاسایشی گشتی خسۆتە خەتەرەوە یا کەسێک مەسەلەن کە بەسەر خۆشی سارە لێخۆی
ژیانی خەڵکی تری خسۆتە خەتەرەوە کەسێکە لە ترافیک لایت ناوەستێ کەسێکە حتا سیلبێڵ مەسەلەن کە تۆ باسێکی سیلبێت نابەستێ ئەمە خۆم کەسەکە سیلبێڵ نابەستێ بڵین قاشی سارە نابەستێ خۆ لەوانێ هەتاکو مباشر ژیانی خەڵکی تریش نەخاتە خەتەرەوە بەڵام لە کاتی لێخوڕی ناوچینە حادسەیەک ڕووبان کەسە بمرێ و هەر بەو دەریێ ئەگەر بژیرێ پۆلیسەبێ غەرامەی بکە یعنی بەسم وەیە کە ئەم ئیجراتانی کاکەی بێ متەناسیبێ لەگەڵەوەیە ناکرد لە شوێنێکە لە جێگایەکە کە بە ئاشکرا دیارە ڤاکسین نەکردن ئەبێتە هۆی ئەوەی کە بۆ نمونە قەیناکە بازێکەڵێن ڤاکسینەکە ناتوانێت بمان پارێزێ خۆ مەناعەت دروست ناکە خۆی دروست بەڵام لانی کەم خۆژمارەی ئەوانەی کە توش ئەبن بە نەخۆشیەکە کەمەکاتەوە و ژمارەی ئەوانەی کە پێویستیان بە ئینتێنسیڤکەیرە کەمەکاتەوە و بەم معنایە معنای وایە گەر کوڕەکەی من و دایکی من هەردووچیان چوون بۆ خەستەخانەی یەکدانە ئەپەراتی ئینتێنسیڤ هەبوو و لە بینی ئەو دوانە ویستیان اختیاریکەن وەختە دایکی هێمان ناکەن کوڕەکەم ڕزگاکە لە بە خاتریەوەی گەنجە چونکە ئەمە حەقیقەتە ئەمە ئەم اختیاراتانەیە کە کەوێتە بەردەمی خەستەخانەت و پتێولێتەوە وەکو دکتۆرێک بازێک جانەکەویتە بینی اختیارێکەوە کە مەجبوری هەڵبژێری چێبژی و چێ بمرێ و ئەمە ڕۆ ئەدا هەموو ڕۆژێک لەناو خەستەخانەکانە وەختێک عەدەدی ئەوانەی کە تووشی کۆرۆنا بوون زیادی کردووە هەموو کاتێک دەگیری ئەم اختیارە بوون یعنی ڤاکسینکردن ئەم اختیارە کەمەکاتەوە و ژمارەی ئەوانەی کەوا دێن بۆ ئینتێنسیڤکرد کەمەکاتەوە بەم معنایە ژیانی ئەوانە پارێزە کە پێویستن بە ئینتێنسیڤکردن یاخود لانی کەم باشترین خزمەتگوزاری ئەکا بەوانێکەوە پێویستیان بە ئینتێنسیڤکرد یاخود پێویستیان بەو جیهاز و شتەیە بۆ تەنەفوسی سناعی یاخود ئۆکسیجینوانە ئەگەر ئەمە بەم جۆرەیە و ئەو خەڵکانی کە ڤاکسین ڕەتەکەنەوە ئەبنە هۆکاری دروستبوونی حاڵەتی لەم بابەتانە ئەو دەم ئیجراعاتکردن لە بەرامبەریان لانی کەم بەردەستکردنەوەی ئەوەی کە کاسەکە بچێتە دەرەوە یا بڕوا بەم لە یا بڕوا بەو لای یاخود مەسەلەن لە جێگایەکە بڕیارەدەن کە دەوڵەت بڕیارەدا حکومەت بڕیارە بەپی ئەو ڕێوشوانەی گوتوماتە کەس بۆی نێبێتە دەرەوە لە حاڵێکی وایە خەڵکانێک کە تەحەدای ئەم وەزعاکەن و دۆخاکەن مانایوە لەگەڵ ئەم ڕێوشوانەیە کەوتونەتە بەرامبەرشی و ئەمە ناکرێت بە ناوی ئازادی تاکەوە تۆ تەبریری پێ بدەیت کە دیارە من دواتر یە مەسەرەوەی کە تەدەخولی دەوڵەت لەکوێ یا جێگەی ئینتیقادوانێ بەڵام ئەبێ ئەم مەسەلەش لێرە تۆزێک بە دیقەت سیر بکەین چونکە باسەکە ئیتر ئێستا کەوتووەتە سەر ئەوەی کە تۆ ژیانی کۆمەلگا بپارێزی دروستە کە ئازادیەکانی تاک مهمن بەڵام ژیانی کۆمەلگاش و ژیانی ئەوانشی کە ئەوانیش هەر تاکن ئەوانیش هەر ژیان حەقی ژیانیان هەیە ئەمەش هەر بۆ خۆی شتێکی پێویستە پارێزگاری لێ بکرێت ئەمە بە بڕای من بەرامبەرچەی ئازادی تاک مەجموعەیەک تاکە لە بەرامبەر ژیانی کۆمەڵێک تاکە نەک تەنها تەندروستی کۆمەڵایەتی ینی ئەم باڵانسا بێ ئاوا ببینی نەگەڵەوەی کە لە لایەک تاک هەیە و لە لایەک سوڵتەیەکی قەمعی هەیە من معادلەکە ئەوە داوا سیر ناکەم بەڕاستی نه خۆ هیچ مشکلم نییە لەگەڵ ئەم تشتانە کە باسیەکەی تشتێک ئیزافەکەم تۆزێک تشتێک هەیە ورترە لەمە ورترە ئێستا مەثەلەن نەخۆشێک هەیە ئەگەر ئێمە هەموو ڕۆژ نەخۆش دێتە لامان مەثەلەن ئەڵێن جگارەمە کێشە خراپە بۆت بەس ئەگەر یەکێک التیزامی نەکرد ئێمە دیسکریمینیشن یان تەمیز دژی ئەم کەسە ناکەین بەیانی کە خۆ ئەم کەسە کە تووشی سەرەتانە بێ سەرەتانی ئەویدی سیلە بێ یان هەرچی نەخۆشی بێ ئەو کاتەش ئەویدیە ئەبع لەسەر دەوڵەت لەسەر ئەویدی زەڕیبە لەسەر ئەویدی لەسەر خەستەخانە بەس لەم حالەتە ئێمە دیسکریمینیشن ناکەین هەتا قەیدیشی بۆ دانانین لەسەر ئەساسێک بەس ئەوەیە نەسیحەتی هەڵاواردنە یا بێ مافکردنە بەڵێ ئەمە فەرقی چییە لەگەڵ ئەوەی کە تۆ التیزام نەکەی لەگەڵ ترافیکلاتی یان تۆ ڤاکسین نەگری لە کاتی پاندەمیک ئەوەیە ڕێک ئەویدی ینی چۆن مباشر تو خەتەر دانانی لەسەر کەسی تر تۆ ئەگەر بڵێ من لێ ئەخڕم بەبێ سیت بێڵت یان ئەم مقایشی حیزامی ئەمان و ئەوانە ئەمە ڕاستە تۆ ئەگەر بە تەنیابی لە ناو سەیارە احتیمالە ئەویدی خود لە ئەویدی بەس خۆت بمری بەس حتا ئەو لەو کە تۆ مەتەڵەن حادیسە دروستە بێ ئەو ئەمبیڵەنسە ئەو ئسعافە کە دێت بۆ تۆ ئەمە تەسیرەکە لەسەر کەسێکی تر احتیمالە تووشی ئەویدی بێت تووشی هارد ئەتاک بێت ئیتر ئەمە ئەزانی ئەمە ئەکری تەوازن کرێن لە زۆر حالەت ئەکرێ مەتەڵەن بەڵانسێکا بێ زۆر زەرەر بە کۆمەلگا نەدا بەس لە حالەتێک وەک پاندەمی وەک وەبایەک هەیە وا خەتەر
ئیتر ئەمە مەجای تیان نابێ ئەبێ دەوڵەت تۆزێک ساڕمتر بێ من متفقم لەگەڵ ئەمە ینی مشکلم نییە لەگەڵ ئەوەیە ئیتر ئەزانی چۆنە میسانمان هەیە لەسەر ئەمە ئەویدی بە عملی ینی بینی لەبەر چاوی خۆمان مەتەن ئەگەر سەیریکە ئەو دەوڵەتانەکە ئەویدیان کرد مثلا ئەم ماندێتیان ئەم ئیلزامیکردنی ڤاکسین و ئەوانە یان ئەو ئیجراعاتی تر چی داخستنی شارەکان بێ چی مەتەن تەقیدی ئەویدی حرەکە بێ چی ئەوانە هەمووی مثلا سەریەکەی ئەم دەوڵەتانە ئەویدی نەتائیجیان زۆر باشتر بوو باشتر بوو چۆن مثلا مقارنە بکە نیوزیلەندا تا ڕادێک ئوسترالیا وەزعیان زۆر باشتر لە بریتانیا و ئەمریکا و ئەوانە باشە ئەویدی یان سین مثالێک ئەویدی بەخەز نەزەر ئەم نظامی سین و نازام چی وەسیلە بەکاردێنێ سین مثلا پۆپیولێشنەکەی یان سوکانەکەی شوار بەقەدەر ئەمریکایە 1% ئەویدی مردووی نییە ئەگەر مقارنەکە بە ئەمریکا 1% لە 1% کەمترە یعنی لە ئەمریکا ئێستا عەدەد گەشتە 900,000 و بەم زوانە گەتە ملیۆنێک کە مرد یەک لە هەر 325 کەس بە کۆڤید-19 مرد ئەمە ئەزانی چۆنە ئەمە کاریسەیە ئەم مجتەمەعە دەرناچێ لە ژێر یعنی تا ئێستا زۆر خەڵک هەیە ئەمە حەزمی نەکردووە ئەمە ئەزانی چۆنە زۆر سیستەم کلابسە بەم ئەوەدی ینی چۆن ئەبێ انهیارەکە ئەگەر شتێک ئەوە ئەمریکا لە ژێر ئەمە بەم زوانە دەرناچێت نەک بەس ئەمریکا هەر مجتەمەعێکی ئەوە تووشی کاریسەیەکی ئاوا بێ بە ئاسانی دەرناچێت بە هەر ئەوەدی عەلامەکە نازانم چی وا باسی بکە بۆچی ئێستا مەتەن سەیریکە باسی ئەوەدی ئەڵێن supply chain problems issues disruption ینی ئەم ئەوەدی سەلاسلی تەورید و ئەوانەکە ئەڕۆی بۆ مەتەلەن سوپەرمارکت ئەوەدیە ڕەفەکان خاڵین تشت نییە بە خەڵک بکرێت بۆچی ئەمە بەشێک لەوە کرێکان نەخۆشە خەڵک نییە ئەو کرێکانەکە نیشان نەکرد نەماون مردن هەندێکی نەخۆش ئیتر ئەمە لەبارەی تر شاهدکە بێ بۆ ڤاکسین ینی بۆچی مەتەن ماندێت مهم بوو یان لە زۆر حالەت من ناڵێم هەموو مجتەمەع بێ ماندێت بکە بەس ئەگەر تۆ سەیری ڤاکسینکەی ئێمە ئەزانین مەتەن ئەم ڤاکسین حتى بۆ ئۆمیکرۆن کە لەساس ڤاکسین ئەوەدی نییە بۆ ئۆمیکرۆن زۆر بەقووەت نییە دژی ئۆمیکرۆن و ئۆمیکرۆن زۆر خراپ نییە ئەگەر سەیریکەی مثلا ڤاکسین ئەگەر دوو ڤاکسین گرت بێ ئەوەدیە معدلی مثلا توشبوون کەمە بێ تقریبا 30 تا 40 بەس مهمتر ئەوە توشبوونی قورس یعنی گاتە ئەو دەرەجەت بڕۆیتە خەستەخانەوە 70% کەمترە بێ ئەگەر کردت بە 3 دۆز ئەگاتە 88%. تۆ ئیتر کە 88% کەمتر بێ خەڵک بڕواتە خەستەخانە تووشی ئەوە بێت لێرە پرسیارێکەکەم وەکو دکتۆرێک پرسیارێکەکەم ئەمان باسی مناقەشە نیە زۆر قسا ئەکرێتەوانە لەنا بە حاسانەی کەوا کراون تا ئێستا و باس کراون و دەرکەوتنەوەوانە هەموو قسانە هیچی ئەسڵ و ساسی نییە ڤاکسین ناتوانێت عەدەدی توشبوون کەم کاتەوە نا ئەتوانێت ڕێگە لە بڵاوبوونەوەی زیاتری کۆرۆنا بگرێ وەنە هیچ کاریگەریشی بۆ ئەوانە بەس هەر ئەوەیە تەدەخولی دەوڵەتە یعنی هەتا مەسەڵەن باسەکەن من جۆم لێ بوو جارێک لە بەرامبەر بەبەردەم کۆشتی سپی ئەمریکایە 17,000 دکتۆر و گوایە عالم و ئەوانە هاتوو کۆبوونەوە ئیمزایشیان کردووە کە ئەمە هیچ تەئسیرێکی نییە ئەم ڤاکسینەیەکی نییە هەفتەی ڕابردوو لە شاری لە تۆرنتۆ مزاهرەیەکی گەورە و گران کرام هەموو تراکانە هەموو هاتن ڕۆیشتن بۆ ئۆتاوا خۆش بوو لەسەر فەیسبووک زوو بڵا نەکردەوە هین بڵین ڕێز وزەران لە شوێنێکی نادیا خۆی شاردۆتەوە ڕای کردووە دنیا بین بوو ئەمە شۆڕشە ئەمە هینە ینی شتێکی ئاوایان کرد کە ئەمە گوایە لە کەنەداش ئەم هەیە ئەم قسانە هەیە کە مەجموعەیەکی زۆر دکتۆر هاتوون چەند هەزار دکتۆرە 5,000 شتێکی ئاوایە سایتێکیان کردووە دوینێکیان کردووە ئێمە بەحسمان کردووە هیچ تەئسیرێکی نییە کۆرۆنا ڤاکسینی کۆرۆنا ئەمە هەر تەنها بڵێن هینەکە حاپسێکە مەسەلەن شتێکە دروست کراوە بڵێن ئەفسانەیەکە یا مەسەلەن لە ئیسرائیل پرۆفیسۆرێک دەرکەوتوێتی من لە دژی ڤاکسین و ڤاکسینیشکاری هەنی شتی زۆر ئەوترێ لەم بابەتانەوە کە بن ئەمێ وەکو دکتۆری لە تۆ بپرسم ڕاستی لەکوێیە ئەم شتا کە ئێستا تۆ باسەکە ئەم ژمارانەکە ئیڵی ئەمانە زۆر
شتی بەرجەستە و فاکتی بەرجەستان لە 1970 زۆرە یعنی ئەگەر ڤاکسین توانی بێتی لە 1970 نەخۆشی تون کەم کاتەوە مانایە لایەکی کێشەکەی حل کردووەمە یعنی بەشێکی زۆری کێشەکەی حل کردووە لە ڕاستیە وایە ئەمە یاوانە نازانی چۆن ئەم تشتانە ئێستا شتێک نەزەری نەماوە تۆ وەرە ئێستا مەثەن لە ئوسترالیا ریستریکشن نەماوە ریستریکشن نەماوە لەگەڵ ئەوەش مەثەڵەن عەدەدێک زۆر لە ئەوەی مەثەڵەن توشبوون حالەتی توشبوون لە ئوسترالیا هەیە لەگەڵ ئەوەش مەثەڵەن مردن زۆر کەمە ئێستا مەثەڵەن کاتی بدایەت مەثەڵەن ئەڵێن مەسەلەکەی ڤاکسینە مەسەلەکەی ئۆمیکرۆنە ئۆمیکرۆن خۆی هین بووە تۆ یان ئەم تحولە لە ڤایرۆسەکە ڕوویدا ڤاکسین ببووە نەبووە عینەشتە بوو چۆنە آخر ئەزانی چۆنە ئێستا دێمە ئەسەرەوە جاران مەثەن 1 لە 2 لە 100% یعنی هەر 1 تا 2 لە 100 ئەمردن ئێستا 1 لە 1000 مەثەن بەشێک هی ئەوەیە ڕاستە ئۆمیکرۆن ئەوەی دیە بەقەدەر مەثەڵەن دڵتا خراپ نییە بەس بەشی تر هی ئەوەیە کە نزبێکی زۆر بەرزمان هەیە لە ڤاکسینکردن هی چۆن ئەزانی کە ئەم قسەیە ڕاستە بڕۆ لەو شوێنانە کە مەثەڵەن ئەوەی مەثەڵەن لە کوینزلاند مقاطعی کوینزلاند لێرە سەیریان کرد ئەوانە کە ڤاکسین نەکراون 24 ئەوەی قات زعف ئەوەی چانسیان هەبوو بچنە خەستەخانە 24 لە ئێستا لە ئۆمیکرۆنە یعنی ئەوەی ئەزانی چۆن ئێستا بۆ ئۆمیکرۆنیش ئەوانەی کە ڤاکسینیان نەکردووە 24 ئەوەندەی ئەوانەی کە ڤاکسینیان کردووە ئەچنە خەستەخانە وایە ئەزانی چۆنەیتر تشتێک هەیە خۆ ئەم ڤاکسینە ئەوەی نییە چۆن بڵێ پرفکت نییە یعنی بڵێ ئەوەی هەمن دوای فترێکی 6 مانگ تشت ئەگۆڕێ بێ دۆزی سیام وەرگری مەتەن هەندێک لەوانە خەڵک هەیە باسیەوەکە ڤاکسینی وەرگرتووە ئەگەر ڤاکسین وەرگرت پێش 6 مانگ ئێستا ریسک یان خطورەت زیاد بێ جارێکی تر بێ دۆزێکی تر وەرگری ئەمە مشکلەیە وایە ئەمە ئەوەیەکەن بەس حتا ئەو ئەرقامانە تۆ بڕۆ سەیری هەر باسی ئەمە مەکە بڕۆ سەیری ئەو دەوڵەتانە کە ڕێتی ڤاکسینیان زۆر بەرزە مردنیان زۆر کەمە هەتا ئەوانە کە کێسیان زۆر ئێستا میساڵ دەدەمێ مەثەن ئوسترالیا ڕۆژی وا هەیە 100,000 کێسمان هەیە بەس مردن کەمە مەثەن ئەگاتە 50-60 بڕۆ 100 ئەگەر مقارنەکە بە وڵاتانەکە ئەوەی دیە مەثەن رووسیا ئەوەی دیە تا ئێستا رووسیا مەثەن یان ئەمریکا ئێستا حالیان لە ئۆمیکرۆنە مەثەڵەن ڕۆژانە 2000 ئەمرێ دەباشە ئەگەر ڤاکسین ئەوەی ئەی بۆ ئەم فەرقە هەیە بینی ئەم وڵات و ئەو وڵات و خۆ ئوسترالیاش ریستریکشنی نەماوە ناکرێ ئەزانی چۆن ئەبێت دلیلت هەبێ بۆ ئەم تشان تشتێکی ترش هەیە ئەزانی چۆن ئەم مۆزوعی چەند دکتۆرێک هاتووە باشە ئەمانە کە هاتوون ئەو 5,000 یان 17,000 یان نازانم چە مەتەن لە بریتانیا 18,000 ئەوەی کادری صحی نەک 18 سۆری 80,000 کادری صحی ئەوەی ڤاکسینە وەم نەگرتووە ئیتر سەبەب چییە هەرێک و سەبەبێکی هەیە بەس هەندێکیش لەو ئەوەی تقریبا نازان 20,000 سەبەبی طبیان هەبوو بەس با بڵێن 60,000 ئەگەر تو بقارن کە 60,000 کەس بە کادری صحی لە بریتانی کە نازان چەند ملیۆنە ئەوەی یعنی ڕقمێ کەمە لەوانش ئەمانش ئەزانی چۆنە ئەوە نییە بڵێن مەثەڵەن ئەوەی ئەمانە دژی هەموو ڤاکسین دژی مەشاکلیان هەیە لەگەڵ ئەم ڤاکسینە کە ئەکرێت تر باسی بکەین بۆ حتى لو أنا كهاتون لأمريكا مثلا أم ناميان توقيع كردوا عدديان زور كمان تشتيك هاي مثلا عندك جاربيني لسر يوتيوب وأنا يكدي مثلا دينن علن أما هي وشهادة أو ونازم جاري وهي حد رؤيا تبرو عندك وأنا حد كتونين لا دكتوري جاوهينا دكتوري أول شامبيون زي خما جاران بياوتن جراح أو كاتشي ولا يدسي بيانات برشان تاوال شاشة كردية جراحا في وقت شامبيون ده خما هنك كسبون كانوا ده كبرايا دسي هيني دسي بالشفاء عبري ولا دس اللي دا وأنا أخذ بشوازي جور بجور شي بيلن alternative medicine alternative medicine یەکێک لەوانە کە ئێستا زۆر مەشهور ئەم بێرکە ئەوەی دیە زۆر مەتەن یەکێک بوو لەوانە کە وتی
هيدروكلوروكوين ترامب وتي كلوروكوين أبدي مهمة أو شات وتي نازانم أزاني شون حرف فيديو يقدر بروسيريكا أم بنفترة سير مكردو بس أجشت مليون هيتي هبو بس تشتي واي وود هر وقت دواي إثباتي كمان راسنيا يعني عندك تشتي وود كراسنا مثلا هيدروكسي كلوروكوين وتيان زور أبدي مؤثرة برامبر يتر داتا ما نبو كداتش دياربو يتر دياربو كمان راس نبو قصة بس بيرجو فلا بيرك جارية كم دكتورنية بس دكتورك داني لبر أبدي ناوي خوي خلق جزانا ما كايروبراكتا أصلا كايروبراكتا يعني كايروبراكتا زاني وأنا مقوم العظام نازم بكل شيء وقت جبار لا يخون كأبدي جراح ويا جراحة والله إنه قاس شاكاتوني درس اللي شيء راسي كاتو معنا ويا يعني كبخويا للدكتور ومعلوم يجوك أصلا كسيك تساخت شيء ما بين زور شوينش أنا كاري كردوها شهادة كان ليسن دوت هو ما ويش ديالي كلام يعني شو كاركا يا نازم باسي هم كسكين يا نظام لما بتاعنا زور لأمريكا كذلك ونمجور قصانا كانوا أنا بعدين يجي مثلا جامكا قصكان الأصل وساسي لبرحة من يعني لبرامبر شتێکە پرسیارێکە جاری وایە خۆمان ڕاگرینەوەنە چێ ئەبێ دلیلی مەلموس بداتە دەست کە ڤاکسین سەبارەت بە ڤاکسین ئەوانەی کە تەئیدی ڤاکسینکردنەکەن یاخود ئەوانەی کە لە دژی ڤاکسینکردنن ئەوە بۆ خۆی پرسیارێکە یعنی تۆ کە بە من ئەڵێ مەسەن دەوڵەت کە بە خەڵکەڵێ ئەڵێ ڤاکسین بکە دەوڵەتێکە ئەبێ دلیلی مەلموس بداتە دەست کە ئەم ڤاکسینە هینە یاخود ئەوانەی کە لە دژی ڤاکسینکردن نەبێ دلیلی مەلموس دەنە دەست کە ئەمە تەسیری نییە نازانی چۆنە نەک ئەویدی ئەو لە هەموو دراسە کە ئەکرێ مەتەلەن هەر دراسەیەک ئەزانی چۆن لەو کاتەکە ئەم ڤایرۆسە دەرچوو ئەوانە یعنی عەدەدێکی خەیاڵی لە عالم و خەبیر و نازانم چی خەریکی ئەم ڤایرۆسن ئیتر دراساتەکەن ئیتر نازانم چی ئەکە ڕۆژانە تەواصل هەیە تەواصلێک هەیە لە دنیا قەت شتیوان نەبووە بینی دکتۆر ئەوانە ئیتر کە ئێمە ئەویدی ئەکەن مەتەن لە ئەسترالیا تۆزێک ڤاکسین تاخیریان کرد وتیان با بزان لە بریتانیا چی ئەبێ کە پێشتر دەستی پێکرد وتی ئێمە وەزعمان باشە لە ئەویدی ڤایرۆسمان نییە لەم فترە با تۆزێک تاخیریکەن بزان چی ئەبێ یعنی حتى دکتۆری ئێرە خۆ ڕاسن ئەویدیان نەکرد چۆن بە کوێراوی ڕۆشتن بە دوای شتەکە ویستیان بزانن ئەویدی کە مەتەلەن ئەسترازێنیکا ئەویدی نسبێکی زۆر کەم لە تەجەڵڵت و ئەوانە دروست بوو ئیتر دکتۆر پێش هەموو کەس هاتن وتیان ئەمە ئەویدیە حتى ئەم چۆن لە هەموو دەوڵەت شوێنێک هەیە مەتەن ئۆرگانێک هەیە کە دێ ئەویدیەکە مثلا دەرمان ئەپروڤیەکە یان ئەڵێ ئەم دەرمانە ئەکرێ بەکاری بێنین یان بەکارنێ کە لە ئوسترالیا فترێک ئەویدی کە تەوسیەدا بەکاری مەهێنن وتی لەم وەزعەیە کە کێسمان نییە کێسمان زۆر نزمە ئەم ڤاکسین ڕاستە تەخەتوری 1 لە 50,000 دروست ئەبێ بەس لەم حالەتە ئەبێ بەکار نەهێنی لەم حالەتە دوایی کە کێس زیابوو ڕای خۆیان گۆڕی وتیان لە ئەویدی بکەی ئەگەر قیاسکەی خطورەتی ڤایرۆس لەگەڵ خطورەتیانە بەکاری بێنن بەس دوای کە ڤاکسینی تر مەتەن فایزە و ئەوانە ئەویدی بوو یعنی لە هەموو شوێن احتمال نازان لە دووەلی عالمی سیام متوفر نییە بس مەتەن لە دەوڵەتی وەک ئوسترالی فایزەر و ئەوانەی تر مەتەن زۆر سەیفە زۆر ئامنە ڕاستە تووشی ئەویدی نازانم تابی یان نازانم تۆزێک جۆیندن مەتەن ئێسقانەکە دێشەی ڕۆژێک دوو ڕۆژ نازانم چی بەس بەعام زۆر سەیفە ئەم دکتۆر موامەر ئەزانی چۆنە زۆر ئەویدیە کە ئەنه موامەرێک هەیە لەسەر ئەستی دووەلی عندك دولت هيا حد متفقين لسر هيك يعني شيء ام دولتنا راسا هاتن بهم خبير واورغانا كانوا نظام شيء اتفاق كان كاودي كان مؤامره كان تجي حولات يعني ام ولاتنا مؤامراكم داي باسي نظري مؤامراكم للموضوع شو كشتي زوج سيروز سبريتيا لم بابته كباسي نظري مؤامراكم بتابتي سبرت بكورونا بس من حسك بدي برلويك ام موضوع طبيه سبرت بخودي كور فيروسك وفاكسينك تيبريني اما لسر يك نقطه استناد كم زورك لو عليك تبرير اكن السبرت بفاكسين الين
ببخشە ئەڵێن ئەم ڤاکسینە تاقی نەکرایەوە، یعنی هەر ڤاکسینێکە خێدە مەجای ئینەوە مەجای بازارەوە ئەوانە و ئەدرێ بە خەڵکوانە ماوەیەکی دیاریکرا و تاقیکردنەوەی لەسەر ئەکرێەوە دوای ئەوەی کە تاقیکردنەوەکە تەواوە بێ اینجا ئەدرێ بە خەڵک چۆن ئەتوانین تۆ بڕوات بەوە بێ ڤاکسینەکە تاقی نەکراوەتەوە خەڵک هینی نەکردووەمانە ئەمە تۆ بێنی لە خەڵکی بدێمە خودی ئەم مەوزوعە لەم حاڵەتە لەوانەیە نەتایجی کارەساتبار لە داهاتوە بێنێتە بیر ئەزانی چۆن پێش بێمە سەر ئەمە تشتێکی ئەم ویست تشتێکی ئەوی بکەم لەسەر نقطەی پێشوو ئەزانی چۆنە لەگەڵ ئەوەش کە باسیەکە مەتەن ئەم خەبیران کە شەو و ڕۆژ ئیشەکان کە داتایان هەیە کە دیراسە ئەکەن نازانم چی حەقیان هەیە بێن ئەم داتانە بە خەڵک بدەن بڵێن مەتەلەن لە ئوسترالیا کە ئەو شوێن ڤاکسین ئاوا فعالە ئاوا ئەکە ئاواکە سایت ئفێکت یان ئەو مزاعفاتانە کە ئەم ڤاکسینە دروستەکە ئەمە لەگەڵ ئەوەش من زۆر لەگەڵ ئەوەم ڕای مخالف ئەوی قەمع نەکرێ ئەمە موضوعی زۆر مهمە من کە تۆ پرسیارەکەی ئەڵێ ئەویدی کێ ئەبێ ڕائیدا ئەبێ هەردوو لە ڕائیدان بەس من پێم عجایبە کە لە وەزعێکەوە یعنی چی ئێمە نەتوانین ئەویدی بکەین مثلا با بڵێن 0.1% یعنی عددێک زۆر کەم لە خەڵک دژی ڤاکسین ئەوەستێ یعنی کە باسیەکەم بە ئەوە مثلا 5% یان 10% ڤاکسین وەرناگرن بەس مثلا عددێ زۆر کەم هەیە دێ دژی ئەویدی فعالیەتەکە یعنی چی ئێمە نەتوانین بەمە هەموو ئۆرگان و دکتۆر و نەزان مواجهەی ئەوانە بکەین دوای بین قەمیعیان بکەین کە زۆر کراوە ئێستا ئەکرێ باس کرێن مثلا جۆرۆگەن میسالێکە لەو میسال بەس ئەوەی کە ڤاکسین تاقی نەکراوە یوتیوبیستی ئەمریکا کە يعني یەکێکە کە ڕقم یەکە لە ئەمریکا علاقل ئەگەر هەندێک ئاڵێن لە دنیا هەموو ڕقم یەکە هەندێک ڤیددیو کەدا بەزنێ 10 ملیۆن هیتی هەیە 10 ملیۆن کەس سەیریەکە ئێتر ئەویدی زۆر مەشهورە زۆر ئەویدی لە سپۆتیفای وانە ئێستا مجموعی خۆی ئەم کابرای ئەویدی بوو شوەیەکی هەیە کە زۆر مەشهورە سپۆتیفای هات کڕی وتی لە جاتی ئەوەی کە لە تیوب و لە یوتیوب وانە نەشریکەی وەرە لە ئێمە نەشریکە نازانم زۆر لە بیر نییە 100 ملیۆن یان 200 ملیۆنیان دایە وابزان 200 ملیۆنیان دایە لەسەر ئەوەی کە عقدێکیان لەگەلیک ئەوەی بکەن دوای مجموعی مۆسیقار و ئەوانە کە مۆسیقا لەوێ نەشریەکەن لە سپۆتیفایەوە هاتن وتیان ئەگەر ئێوە ئەمە لا نەدەن ئەم کەسە لا نەدەن ئێمە ئەوێ دیەکەن ئەچینە شوێنێکی تر یعنی وەک چۆن قەمعی سنسەرشیپ لەسەردانن وەک ئەوەی مراقبە ڕقابە نەک مراقبە ڕقابە لەسەردان نابێ قسە بکە ئەم کابرا نابێ ڕئی هەبێ دژی ڤاکسینەوە یعنی چی بۆچی ئەم کابرا نەتوان ئەم هەموو دکتۆر و خەبیر و عالم و نازام و میدیەوانە بۆچی نەتوانین مواجهەی ئەوێ دی ئەمە دەلالەتی ئەزمەی کاپیتالیزمە کە ئیتر ئەکرێ ئەمەش مۆزوعی قسە لەسەر بکەی بەڵام من باسەکەم لەسەرەوەیە ئەو پرسیارم لایەزان لەوانەیە بینەرێکی ئەمە و پرسیاری هەبێ ئەڵێن ئەمە ڕاستە باشە من خۆم ئەم پرسیاری خۆشمە ئەمە ڕاستە کە هەر ڤاکسینێک بێتە کایەوە ئەبێ مدەتێکی زەمەنی دیاریکرا و تاقی بکرێتەوە تاکۆی کەوا بدرێ بە خەڵک و ئایا ئەمەی کە لە بابەتی کۆرۆناوە ئەمە نەکرا تا چەندێک ئەمە علمیە تا چەندێک ئەمە ڕاستە تا چەندێک سەیفە ئەمە نا ئەزانی چۆنە ڕاستە ناکرێ مەتەن ڤاکسینێک بێت لە شوێن سێ ستێجی هەیە ڤاکسین هەموو ڤاکسین سێ ستێجی هەیە تاکو بگاتە ئەو دەڕەجەکە ئەویدیە شەریکە ئەو شەریکەکە دروستیەکە بڵێ ئەمە سێفە ئەمە داتامانە دوای تەقدیمیەکە بۆ ئەویدی FDA مثلا لە ئەمریکا FDA یان هەیە لێرە مثلا ئەویدی ڕخراوێکمان هەیە ئەویدی تەقدیمیەکەیتر ئەوانە سەیری داتایانەکە ئەگەر پرسیارێکیان هەبێ گە مشکلێکیان هەبێڵن ئەویدی وەرن ئەمە تەوزیحێکە نازانم چی ئیتر کە ئەتیفاق ڕاستێک ئەبێ سێ ستێجی هەبێ ئەم ڤاکسینانە کە ڤاکسینی ئەویدی کۆرۆنا بەم ستێجانە ڕۆشتون هیچ ئەویدیە نەکراوە یەک تشت هەبوو فەرقی هەبوو لەگەڵ ئەویدی تۆ کە ئەڕۆی مەتەلەن ڤاکسین دروستەکەی دژی شەلەلی ئەطفال چونکە شەلەلی ئەطفال کەمە 10 ساڵت پێ ئەچێت تاکو داتایەکت بۆ دروست بێ کە بتوانی ئیثباتی بکەیت
خاصة ستيجي سيام أو ستيجي سريري كإتر لسر نخوش أبي ديابك شون ترايل كري أو ستيجا أبي عدد باشتها بلا نخوش إتر مثلا نخوش زور كم بي تو إتر دصل في أشتا أو داتا كو كي إتر معتبر به بس لفيروسي كورونا فيروسي كي زور سريع بو زور خلق توجبو ام استجاله من خوم كوتيان كي اودي فاكسين اودي ابي حاضر ابي ل 2020 وتم على الاقل يعني ناورستي 2021 دواي بدا نهايتي بست هات يعني شش مانجا على الاقل بش وقت بس كد تسيري اكي هو السبب نبوك مثلا حمو مؤامريان كرت حكمتانا نازمشي او نخلق توشي فيروس بو او ستيجانا او دي فاكسين تي ابريح حمو او دي لو فتريكي زور جكات توانيان او دي بكم بي يعني تيبرن تشتكي ترشايد استا حاليا مليارها كاس ام فاكسينين والقرتوها يعني شي دي دواي امهمو فتره امهمو خلقك فاكسين والقرتوها بلن والله ام فاكسين تاقي نكراوا يعني شي تاقي نكراوا هيج فاكسين كم فاكسين هي بقدر ام فاكسين تاقي كرابه تا استا ازاني شلون مثلا يكي قال اوكي اما شلون ازاني دصال لمو بيش ابدي شي ابي ام فاكسين شي تاثيرها يعني دصال لموضوع ما بس دواي دصال شي دواي دصال شي ابي اما داتا ما نيه شي ابي دواي دصال بس تشتكي اما ازانين العلم عندك تشتهي العلم حتى لو فاكسين يتر خو فاكسين هاد بو بأودي هيج فاكسين نتشو للترايل دصال مثلا سيري كان دواي دصال شي أبي بس علم سيري أكي أجر تو مشكلة بودروز بي أغلب أو مشكلة لفترة كي معين مثلا شش حفتا شش مانج نازان ديار أبي أجر ديار نبو يعني هيج ميكانيزم كي طبي نية بو التفسير كدواي دصال مشكلة بودروز بي اگر دوستا ایتر لسر اما اساس اگر یکی بله اما بی قبولنیه ایتر اما تشتكي اما من احترامي يعني بس من خوم شخصيا كبيني خلق ولا قري وخلالي بابلين ششمان هيج مشكله يعني درسنا به بو درسنا به ایتر اما بو من كافيه كأم اودي فاكسينا اوديه سيفه راسته لأن ناتواني علم بهالحال هیچ زانستێک لە 100% هیچ گەرنتیەک نادا ئەوەی کە ناتوانێت گەرنتی بدات و 100% و بەدڵنیاوە پێ بڵێ کە چی ڕوایە لە داهاتووە بەس دینە ئەویش کە یعنی مەبەستمەوەیەکە وایە یعنی ئەویش ئیدعایەکە ئەر دی ناتوانێت بە تۆ بڵێ لەو دنیا کە بین بوویت زین و بوویت و حتمەنی تر یا بەهەشت یا جەهەنەمە یا محاسبەیەکە یعنی بۆ تەئکید دەکاتەوە علم هەمیشە شتەکانی خاتە ناو جۆرێک فەرەزیاتەوە یعنی گەورە باشترین نەزەریە علمی قابل بەوەیە لە پاش ماوەیەک ئەوانە هەنێک شتی بۆ بدۆزرێتەوە کە تەطویری پێ بدرێت یاخود هەتا دەحەز بکرێتەوە پێچوانە بکرێتەوە بەڵام لە ژیانی شارستانی خۆمانە ئێمە هیچ کاتێک نەمانتوانین دەست بەرداری علم بین ئەوەی کە تا ئێستا ئێمە گیانوتە ئەم ئاستا ئەم مستەوایە باسکردن لەسەر ئەوە نەبووە لەو دنیای داهاتوە تو ئەم شتە ئینانە باسکردن لەسەرەوە بووە ئەوەی کە لە تەجروبە و لە عیلمەوە وەرمانگرتووە چۆشوەنی یارمەتی با کە ژیانمان باشترکەین و ئەمەیە کە بەڕاستی جنسی بەشەری پاراستوە یعنی لەوەی کە ئێمە هێناوەتە ئەم مستەوایە لە حەزارەت و شارستانی و لە پێشکەوتن و لەوەی کە ئاسوودەتری بڵێن مەترسی کەمترە لەسەر ژیانە دیاخۆت ئینە ئەمە هەمووی لە ڕێگای علم و لە ڕێگای زانستەوە هاتووە دیبارحاڵ هەر ئەم زانستەشەکە ڤاکسینی هێناوە بەم اعتیبارەی کە ئەمەنە ئینسان توانێتی زانست تاقی بکاتەوە و بەرهەمی باشی لێبێنێ ئەتوانێت لە بابەتی ڤاکسینیشەوە هەمان شت بکە بەڵام ئەوەی کەوا کەسێک زەمانەتی 100% بدا کە ڤاکسینی کۆرۆنا نابێتە هۆی هیچ مضاعفاتێک لە 10 ساڵ یان 100 ساڵی داهاتوە هیچ کەسێک ناتوانێت ئەم زەمانەتە بدا و ئێمە بەخاتریوەی ئەم زەمانەتەمان هەیە لە 10 ساڵی داهاتوە ئەمڕۆ لێگەڕین لە جاتی هەزارەها لە دنیاە ملیۆنەها کەس بمرێ ملیۆنەها کەس ژیانی لەدەستدا ئەمە چی ئێمە دڵنیانی لەم ڤاکسینە چییە؟ بەرحاڵ من زۆر دکتۆرم جۆ لێ بۆڵێ من نازانم ئەم ڤاکسینە ناتوان 100% زەمانەتی بکەم بەڵام ئەگەر اختیار لەبەی نێوایە بێ من بە ڤاکسینەکە بمرم یاخود بە
نەخۆشیەکەی اختیارەکەم کە بە ڤاکسینەکە بگرم باشترە لەوەی کە بە نەخۆشیەکە لانی کەم کارێکم کردەوەی کە خۆ بپارێزم نەک دەستبەرداری بووم تسلی بوو بەهەرحاڵ من بس ملاحظك شمال بيش برويبو أبدي أساني شون للطب للميديسن حموتش بالانسي ريسكو فايدة يعني بنفت ريسك بنفت حموتش تبرو عملياتك كعمليات خو ريسكي ديايا بس شون علي إما بنخش علينا برو عمليات أبكا سيريا كي ريسكي كم ترى إذا أجر ريسكي زور كم تربيلا أبديا قازنجاكي الله يبرو بك هيج حتى درمان كولا قري حمونا لسلام أساسا هيج درمان هيج تشتكي لمديسنية مضاعفات نبي بس دائما أويا مضاعفات أم درمانا يعني أم عملياتها زيادة لقازنجاكي لو كانت أجر زيادة بي أبدي أكل معنى أكري أجر زيادة نبي أجر قازان زور زيادة بي إذن أو كانت أبدي أكل أبروفه توما لك مو جيان شاوي يعني من يسكب بسيارة أروم هوا سم ليرة وأشم بو شوينيك إيجاكم باشا أما بو خوش تيجي بوزيتيفا والله ريسك يوني للرجال سعرك ورجري ريسك يوني للرجال سعرك دعم يبكى يعني زي شون ئەم جۆرە قەزاوەتکردنە ئەم جۆرە هەڵسەنگاندنە ئەم جۆرە بڕیاردانە ئێمە هەموو ڕۆژێک لە ژیانی خۆمانە ئەیدێ بۆ دێتە ئاستی کۆرۆنا ئاوای لێدێت کە بە بڕۆ ئەمە هەمووی من دواتر لەسەر نەزەریاتەکانی ئەوە قساکەم نەزەریاتەکانی موامەرە بەڵام ئێستا پێم خۆشە بڕۆین لەسەر پێکهاتەکانی ئەم جوڵانەوەی کە لە دژی ڤاکسینەدان ینی باسەکە لەسەر ئەفرادێک نییە کە ئەم ڤاکسینە ڕاتەکەنەوە بەتەنها من ئەمە نابینم بەتەنها لەوانەیە مەسەلەن تەسویرێک وابێت کە ئەفرادێکی دیاریکراون موشکیلیان هەیە لەگەڵ ڤاکسینە من زۆرتر وایە بینم کە ئەمە جوڵانەوەیکی منەظەمە یعنی مزاهرەیەکێتە سەرجادەوە نیە خەڵک بێتاقەتە و ئەڕژێت و هەمووی بەستەنها لەسەر ئەمە کۆبێتەوە ئەمە ئەزانین مزاهرە تەنزیمکردن لە سەرجادە کارێکی ئاوا ئاسان نییە هێزێکی دیاریکراوی منظمة تواني أنجامي بلاتو بيك أو تابتي كهزاران كاس كوكيتو وانية مثلا هر بعنوازك كاتو كسيجيتو أو أنا همي تقريبا بجولك أتواني وكو هينك باسي كي وكو روتينكي باسي كي سيناريوكي باسي كي كشونا بەڵام ئەوەی کە لە پشتی پەردەوە کارەکاتوانە ناهێزێکی دیاریکراوی و منظەم هەیە خەریک کار بۆ ئەماکە بنەوێت لەسەر پێکاتەکانی ئەمە قسە بکەم هەم لە ڕووی چینایەتیەوە و هەم لە ڕووی ئایدۆلۆژی و سیاسیەوە بەڵام پاش ناوبڕێک بینەرانمان کەمێک پشوو بدەن و تۆش کەمێک پشوو بدەیتەوەوانە دووبارە دێینەوە بۆ ئەم باسە ئازیزان و خۆشەویستان زۆر بەداخەوە کە نەکرا هەموو ئەم بەرنامەکە ئەمڕۆ پێشکەش بکرێت بە ناچار بەشی دومی بەرنامەکە کەوتە سبەینێ بینەرمان من سبەینێ سەعات 9 بە کاتی کوردستان بەشی دومی ئەم بەرنامەیەم گفتوگۆ تۆمارکراوە لەگەڵ دکتۆر تۆما حەمید پەخشە بێتەوە لەسەر یوتیوب سبسکرایبی کەناڵی یوتیوبمان بکەن یوتیوبی هیوا و ئەم بەرنامانە و کەناڵەکە بە دۆست و ئاشنانی خۆتان بناسێنن تا سبەی بەیەکەگەینەوە کاتێکی خۆش و شاد بۆ هەمووتان ئاواتەخوازم